والله أنا خيرك مش كرسي يا أخي طبعا أمي أويني أم حقيني بس أنا تناول يا رنا شو بس ليك ما اللي إيه تناول يا رنا من وەکو خوێندکارێکی پۆلی دوانزە کە نمرەی 98 بەدەست هێناوە ناوم لە سڕکردن هاتۆتەوانە لە زانکۆی پۆلۆتەکنیک کە هەتاکو ساڵی پاریش باوەڕپێنەکرا بوو لەلایەن عێراقەوانە کە ساڵی پار ئەم نمرەی من توانیوێتی پارالێڵ بتوانە بڕاتە زانکۆی پزیشکی گشتی هەروەها بە خۆڕایی لە زانکۆی پزیشکیدان بخوێنێت هیچ شتێک ناکرێت کە تۆ لێرەیە ئەمە حەق نییە کە خوێندکارێک 99.2 هەبێ نەتوانێت بە خۆڕایی لە زانکۆی پزیشکی گشتی بخوێنێ هۆکارەکەش هەمووی خۆیانن کە هەڵەسن بە پڕکردنەوەی کورسی زانکۆ ئەهلیەکان لە ڕێگەی خوێندکارانی فەقیر و هەژارەوانە کە ئەویش لە ڕێگەی ئەوەی کە کورسیەکانی زانکۆ حکوومیەکان کامەکەنەوانە ئەمە حەق نییە بە بەڕای من پێویستە کاک ئالان بێتە زانگ چونکە پێش ئەوەی کاک ئالان ببێت بە وەزیری پەروەردە ئەم کێشانە هیچیان بوونیان نەبوو بۆ نمونە ئێستا من زۆر بە ئاسانی ئەم توانی لە پزیشکی گشتی بە خۆڕایی وەربگیرم 96 بە ئاسانی لە پزیشکی گشتی وەرئەگیرا ئەی بۆشی ئێستا 99.2 ناتوانێت وەربگیرێت ئێستا ئێمە وەکو تەنها خوێندکاری فەقیر و هەژارین و هیچ پاڵپشتی لانێکمان نییە ئەی مامۆستاکان ئێوە لە خوێن کاتێککە ئێوە مەعاشتان بڕا بۆچی خوێندکارەکان هاتنە دەنگ و لەسەر ئێوە هاتن خۆپشاندانیان لەگەڵ ئێوەیە کرد ئەی مامۆستاکان ئێوە بۆ ئێستانان خۆپشاندان لەگەڵ ئێمەیە بکەن تاوەکو نمرەکانی خۆمان بەدەست بهێنین بە دڵنیاییەوانێ ئەم نمرەی کە ئێستا ئێمە بەدەستمان هێناوە حەقی خۆمانە بە پێوەی ئەسئیلە بکڕینەوە بە پێوەی مامۆستا بکڕینەوە توانیمان ئەم نمرە زۆرە بەدەست بێنی ئەگەر ئێمە خوێندکاری هەژار نەبووینە بێگومان ئەماتوانی بڕۆینە زانکۆیەکی ئەهلی و یاخود ئەماتوانی بڕۆینە دەرەوە وڵات بخوێنین بەڵام لەبەرەوەی پارەمان نییە یاخود مناڵی هەژارین کە واتە ما بێت و هۆکاری ئەوەی کە ئێمە نەتوانین بە پارە بخوێنین من برزنا من